ئەو کاتە چاوەڕێی ئەوە بن کە ئاەتەکانی خوا، غەزەبی خوا، تووڕەبوونی خوا خوای گەورە بینێرە بۆ عەبدەکانی. پرسیار کرا لە دایکە عایشە، ئەنەسی کوڕی مالک ڕەزای خوای گەورەی لێبێ، دەفەرمێ ڕۆژێکیان چوونە لای دایە عایشە، وتمان حەدیثینە عەنی الزەلزەلە، تۆزێ باسی زەلزەلەمان بۆ بکە، ئەو بۆچی ڕووەدات، هۆکارەکەی چییە؟ فەرمووی هەر کاتێک موسڵمانان دەستیاندایە عەرەق خواردن و داوێن پیسی و جۆگرتن لە گۆرانی و مۆسیقا، ئەو کاتە خوای پەروەردگار ئیز نەدا بە زەوی، دەفەرمێ زەلزل الأرض من تحت أقدامهم، دەفەرمێ ئەی زەوی بهەژێ، إذا رجت الأرض رجا وبست الجبال بسا فكانت هباء منبثا. كاتي برياري خوای پەروەردگار دێت، ئەو زلزالە ڕووەدات، ئەو بوومە لەرزەیە، رجت الأرض رجا، بینیتان ئەم بەیانیە چۆن ماڵەکانمان ئاوا تەکانیدا، وبست الجبال بسا، ئەو هەموو شاخ و کێوانە لە ڕۆژی قیامەت خوای گەورە هەمووی ئەتەقێنێتەوە و ئەبێتە خۆڵ و کۆتایی پێدێت. بەڵام ثم ينجيكم الله ثم ينجيكم الله منها ومن كل كرب ثم أنتم تشركون. کاتێ خوای پەروەردگار ڕزگارمانەکات لە جیاتی ئەوەی سوپاسی خوای گەورە بکەین، هەندێکمان دەڵێ وەڵاهی باشە بناغە و ئەساسی خانۆکەم بتەوە مەزبوطە، ثم أنتم تشركون. خوای تعالی فەرمێ فأتى الله بنيانهم من القواعد فخر عليهم السقف من فوقهم وأتاهم العذاب من حيث لا يشعرون. ئەگەر بڕیاری خوای پەروەردگار بێ، بەخوا نە ئەساس، نە چەمەنتۆ، نە شیش، هیچ شتێک بەرگەی خوای پەروەردگار و لە دەسەڵات و قودرەتی خوای گەورە ناتوانێ بوەستێ بەرامبەر خوا. بۆیە خوای پەروەردگار سەقفی بەسەرەدام هەمویان لە ناوە بات و کۆتاییان پێدەبێت. کەواتە ئەمە هێز و دەسەڵاتی خوای گەورەمان بۆ دەرکەوت. وهروەها لە بوومە لەرزە فێر بووین، خوای پەروەردگار پێمان دەڵێ لعلهم يتقون، بۆ ئەوەی تەقوای خوای گەورەمان هەبێت مراجعەیە خۆمان بکەینەوە. وهروەها لە بوومە لەرزە لعلهم يرجعون، بۆی بگەڕێنەوە بۆ لای خوا، لعلهم يشكرون، بۆی سوپاسی خوای گەورە بکەین لەسەر نیعمەتەکانی، وهروەها لعلهم يتفكرون، بۆ ئەوەی بیرکەینەوە، لعلهم يتضرعون، بۆ ئەوەی دوعا بکەین و بپاڕێنەوە. وهروەها خوای پەروەردگار دەفەرمێ لعلهم بلقاء ربهم يوقنون، بۆ ئەوەی دەرکەوێ بۆتان ئەم زەوی کەوا لەسەر زەویان ئێمە ئێستا ئەژەین ڕۆژ و دوو ڕۆژێکە و بەجێی دێڵین، بۆ ئەوەی گومانتان نەبێ کە ئاخیرەت حەقە و ڕۆژێک دێ ئەم زەویە تووشی زەلزەلە دێت. سوورەتێک لە سوورەتەکانی قورئان بە ناوی زەلزەلێ إذا زلزلت الأرض زلزالها يا أيها الناس اتقوا ربكم إن زلزلة الساعة شيء عظيم. کەواتە ئەم زەلزەلەی دنیا زەلزەلەی قیامەت دێنێتەوە بیرمان، زەلزەلەی قیامەت دێنێتەوە بیرمان، بۆ ئەوەی بیرکەینەوە بە خۆمانە بچینەوە. لە سەردەمی عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزای خوای پەروەردگاری لێبێت، زلزالێک ڕوویدا، بوومە لەرزەیەک ڕوویدا، چووە سەر میبەر وتاریدا، فەرمووی أيها الناس إن ربكم يستعتبكم فاعتبوه وتوبوا إليه. فەرمووی ئەی خەڵشینە، پەروەردگارتان گلەیتان لێکات، ئەم زلزالە ئەم بوومە لەرزەیە گلەی خوای پەروەردگارە بۆ عەبدەکانی، بۆیە ئەو گلەیە قبوڵکەن. بەچی قبوڵیکەین؟ بەوەی کەوا بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار و دەست هەڵگرن لە تاوان و تەوبە بکەن. ئیتر بەسە مەعسیەت، ئیتر بەسە زوڵم و زۆرداری، ئیتر بەسە عارە خواردنەوە و ڕیبا خواردن و سوو خواردن، ئیتر بەسە ڕوت و قوتی، ئیتر بەس بێ لەمە دووە مراجعەیە خۆمان بکەینەوە، تاوانەکانمان فرمێز بڕێژین بۆ تاوانەکانمانە بە خۆمان بچینەوە. فەرمووی عومەر ڕەزای خوای گەورەی لێبێت، فەرمووی ئەمڕۆ ئەمە ڕوویدا ئەی ئەهلی مەدینە، جارێتر بوومە لەرزە لە شاری مەدینە ڕووبدا، وەڵڵاهی لەگەڵتانە نیشتە جێ نابم، ئەم شارە بەجێ دێڵم، دیارە ئێمە قەومێکی زۆر خراپین، بۆیە خوای گەورە بوومە لەرزەمان بۆ دێنێت.